سەروەر یاسایە، یاسا سەروەر نییە. هەر دەقێکی یاسا کاری پێ نەکرا یاسا نییە، هەر یاسایەکیش دادپەروەری بەدی نەهێنا یاسا نییە. سزاش دەبێ یەکسان بێ بەرامبەر بەو تاوانەی ئەنجام دراوە، ئەگەرنا دەقی ئەو سزایە یاسایی نییە. ئەمانە سێوانە بوون لەو وانە گرنگانەی کە لە قۆناغی یەکی بەشی یاسا لە مامۆستاکەمەوە فێری بووم، بەڵام لە هەمان ئەو زانکۆیی کە فێری ئەو وانانە بووم پێشێلی ئەو وانانەیان دەکرد کە مامۆستاکەمان فێری کردبووین. خۆشەویستی من بۆ مامۆستاکەم چاوی کوێر نەکردبوو، عەقڵی لێ وەرنەگرتبوومەوە کە نەتوانم بۆ سەنگاندنێکی ژیرانە بۆ وانەکانی مامۆستا و بڕیاری زانکۆ بکەم. تێگەیشتنێکی خێرا و قوڵم لەلا دروست بوو. گەیشتم بەو باوەڕەی جگە لە خاوەنی ئەستێرەکان هیچ مرۆڤێک ناتوانێت دادپەروەری ڕەها بۆ مرۆڤەکانی تر بەدی بهێنێت. ئەوانەی ئەمڕۆ لە باشووری کوردستان بانگەشە بۆ دادپەروەری دەکەن دووڕووترین مرۆڤن، گێلترین مرۆڤیش ئەو مرۆڤانن داوای دادپەروەری لە مرۆڤەکان دەکەن. ڕەنگە هەر خۆم یەکێک بم لەو گێلانە کە داوای دادپەروەریم لە دەسەڵاتی دادوەری کرد بۆ سروشت، بەڵام نەک تا ئێستا نەیانتوانی وە دادپەروەری بۆ سروشت بەدی بهێنن، بەڵکوم پێشێلی بنەماکانی دادپەروەریان کرد و لە زیندانیان توند کردم. لە چی جیهانێکی دادپەروەریدا هەبووە سکاڵای تۆمەتبارێک بە کوشتنی ئاژەڵێکی کێوی کە دوو بەچکە لە ناوسکیدا بووە بتوانێت پارێزەرێکی مافی ئاژەڵان بخاتە زیندانەوە. لە چی جیهانێکی دادپەروەریدا هەبووە دەسەڵاتی دادوەری لەسەر داوای بەدیهێنانی دادپەروەری دۆسیەکی ترت لەسەر بکاتەوە. لە چی جیهانێکی دادپەروەریدا هەبووە داوا لە داواکاری گشتی بکەی بە ئاگا بێتەوە کە چی سکاڵات لەسەر بجوڵێنێ. لە ڕێگەی ڕێکخراوەکەمانەوە بەدەیان بەڵگە و دۆسەی گرنگم لە پێناو بەرژەوەندی گشتی و گەڕانەوەی ماف بۆ بێزمانەکان و بێگوێ چاوەکان و بێگوێچکەکان ئاراستە کردوون. ئەو دۆسیانەش بریتی بوون لە گواستنەوەی نەوت لە ڕێگەی تەنکەر کە وەرگەڕاون و نەوتەکەیان ڕژاوەتە سەر خاک و تێکەڵ بە ئاو بۆ و چەند حاڵەتێکیشیان ئاگری گرتووە. پیسبوونی سەرچاوی ئاوی خواردنەوە بەهۆی ئاوەڕۆی شار و نەخۆشخانە و کارگەکانی ئاستن و پاڵاوتگەکانی نەوت، کانەکانی دەرهێنانی بەرد لە ناو ڕووبەرە سەوزاییەکان، کارگەکانی دەرهێنانی چەولم لەسەر ڕووبارەکان، کارگەکانی هاڕینی بەرد و گەچ لە ناوەندی شار، فڕێدانی زبڵ و خاشاک لەلایەن شارەوانی و نەبوونی سیستەمی دووبارە بەکارهێنانەوەی خاشاک، دیاردەی ئاژەڵداری، بڕینەوەی درەخت لە ناوچوونی سامانی ماسی، ڕاوکردنی بەردەوامی ڕاوچێ یاسا شکێنەکان و هیتر. ئەگەر توانی ویانە ئەم دۆسیانە بجوڵێن و لە بەرژەوەندی گشتی کۆتایی پێ بهێنن، ئەوە ئاسایی و یاساییە لەسەر بەکارهێنانی وشەی هیچ لەگەڵ پوچ و دادوەرەکان ناتوانن دادپەروەری بۆ سروش بەدی بهێنن نەک سکاڵایەک 10 سکاڵامان لەسەر بجوڵێنن، نەک 1 ملیۆن دیناری عێراقی داوای 100 ملیۆن دیناری عێراقیمان لێ بکەن، نەک 1 کەفیل داوای 1000 کەفیلمان لێ بکەن. ئەگەرنا جوڵاندنی هەر سکاڵایەک سەروەری یاسا دەخاتە ژێر پرسیارێکی گەورەوە. هیچ یەکێک لەو دادوەر و داواکاری گشتی و پارێزەرانەی کە بانگەشەی سەروەری یاسا و دادپەروەری دەکەن نەیانتوانیوە دۆسیەکان بجوڵێنن یان لە بەرژەوەندی گشتی کۆتایی پێبهێنن، بەڵام ئامادە دۆسێت لەسەر بکەنەوە ئەگەر بە ئاگایان بهێنیتەوە. ئیتر چۆن دەتوانن باوەڕمان پێ بهێنن کە یاسا سەروەرە؟ چۆن دەتوانن متمانەمان لەلا دروست بکەن کە دادپەروەرن؟ چۆن دەتوانن بۆمان بسەلمێنن کە بوێرن بەرامبەر بە مافیاکانی سروشت؟ دەپرسم کێ بەرپرسە لە پیسبوونی سەرچاوەکانی ئاو و ڕەگەزەکانی هەوا و خاک؟ ئایا مردنی مرۆڤەکان و ئاژەڵ و باڵندەکان بەهۆی ئەم پیسبوونانەوە تاوان نییە؟ لە یاسادا بە تاوان دانەنراوە؟ دادوەر و داواکاری گشتی بۆ ئەم دۆسیانە چیان کردووە؟ خۆ ئەگەر یاسا سەروەر بوایە ئەوە گومانی تێدا نییە داوای سەروەری یاسامان نەدەکرد. خۆ ئەگەر دادپەروەری بۆ سروشت بەدی هێنرابایە ئەوە بە دڵنیاییەوە دەیڵێم داوای دادپەروەریمان نەدەکرد. بەڵام لە کام جیهانی دادپەروەری و سەروەری یاسادا هەبووە و هەیە پرسیارکردن و داواکاری و ڕەخنەگرتن و فشارکردن بە تاوان هەژمار بکرێت. زیاتر لە چارەکە سەدەیەکە خەباتی ژینگە پارێزی لە باشووری کوردستان دەستی پێکردووە. گومانم نییە ئەم خەباتە دەبێ بگا بە ئامانج. بۆ گەیشتن بە ئامانج شۆڕشی دەوێ، شۆڕشیش بەبێ قوربانی نابێ. چەندین ساڵ بەر لە ئێستا ڕامان گەیاندووە ئێمە ئامادەین لە پێناو پاراستنی ژینگە هەموو شۆڕشێک بەرپا بکەین بۆ هەر قوربانیەکیش پێویست بێت ئامادەین
تەنانەت ئەگەر بە گیانیشمان بێ. بۆیە نە زیندانەکان و نە هەڕەشەی مافیاکانی سروشت نامان ترسێنێ، چونکە ئێمە ئامادەین بۆ مردن. داوا لە شارەزایانی ڕێزمانی کوردی دەکەم ئەم دوو وشەیە شی بکەنەوە. داوا لە یاساناسانیش دەکەم پێمان بڵێن لە فەرهەنگی ئەواندا ئەم دوو وشەیە مانای چییە؟ هیچ لەگەڵ پوچ. دەبێت دەسەڵاتی ڕێکخراوەکان و پارێزەرانی سروشت ڕێز لێگیراو بێ. دەسەڵاتی دادوەری بەتەنها دەسەڵاتێکە، دەسەڵاتی ڕێکخراوەکانیش بەتەنها دەسەڵاتێکە. ئەگەر بڕیارە ڕێزە دەسەڵاتی ڕێکخراوەکان نەگیرێ، ئەوە ئەرکە ڕێزە دەسەڵاتی دادوەریش نەگیرێ، چونکە هەردوو دەسەڵاتەکە بە یاسا لەلایەن پەرلەمانەوە ڕێکخراوە. ئەگەر ڕێزنەگرتن لە دەسەڵاتی دادوەری تاوان بێ، ئەوە ڕێزنەگرتن لە دەسەڵاتی ڕێکخراوەکانیش تاوانە، چونکە پێشێلکردنی یاسایە و نادادپەروەری دروست دەکا. زۆر بەباشی لە فەلسەفەی حکومڕانی باشووری کوردستان تێگەیشتوین کە چەندە بێباک و بێهەڵوێستە بەرامبەر تاکەکانی ئەم گەلە. هەر لەبەرەوەیە هەمان ئەو وتەیە ئینگلیزمان پەیڕەو کردووە کە دەڵێ پێش ئەوەی بپرسیت ئەم وڵاتە چی پێشکەش بە تۆ کردووە، تۆ لە خۆت بپرسە چیت پێشکەش کردووە. ئەم تێگەیشتنەی ئێمە ڕەنگە هەمان تێگەیشتنی تاکەکانی تری کۆمەڵگە نەبێ. بۆیە ئەگەر دەسەڵات بە هەموو ناوەندەکانیەوە لە باشووری کوردستان گۆڕانکاری بەسەردا نەیەت، گومانم نییە دەڕوخێ. یەکێک لە هۆکارەکانی ڕوخانی نەبوونی یاسایە. پێدەچێ ئەم بابەتەش دۆسیەیەکی تر بێدژم بکرێتەوە، چونکە دەقی یاسا تۆزلێنی شتۆکان وا دەڵێ. بەڵام وەک مامۆستاکەم فێری کردم، هەر یاسایەک دادپەروەری بەدی نەهێنا ئەوە یاسا نییە. بۆیە من بەڵێنم بە مێرولە، سەگ، پشیلە، گوێ درێژ، مار، چۆلەکە، گیا، درەخت و گوڵداوە کە دەبێت دادپەروەریان بۆ بەدی بهێنم. لەگەڵ مرۆڤ ڕۆحسەوزەکانیشدا بڕیارمان داوە نەمرین تا جیهانێکی نوێ دەخڵقێنین کە یاسا تێیدا سەروەر بێ، مرۆڤ تێیدا خاوەنی کەرامەت بێ، دادپەروەری بۆ سروشت بەدی بێ. بۆیە هەرگیز هەڵەیەکی وا دووبارە ناکەینەوە کە داوای دادپەروەری لە مرۆڤەکان بکەین، بەڵکوم جیهانێک لە دادپەروەری دروست دەکەین.